بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ وێنەگرافی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست. بەردامی وێنەگرافی ئەم هەفتەیە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە میوانداری نووسەر و ڕووناکبیر کاک زاهیر شکور سابیر دەکات. کاک زاریکێکە لە نووسەر و ڕووناکبیرە دیارەکانی کەرکووک و کوردستان. ساڵانێکی زۆر توانیوەتی خزمەتی گەورە پێشکەش بکات. لە مێژوو ژیانی خۆیدا لە چەندین وێزگەی ڕووناکبیری و سیاسیدا جێدەستی دیارە و خزمەتی کردووە. ئێستا لە شاری کەرکووگەژی و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەنە بەڕێوەبەری گشتی ئینسایکلۆپیدیای کەرکووکە کە یەکێکە لە ئینسایکلۆپیدیا گرنگەکان بۆ شاری کەرکووک. ئێمە ئەم هەفتەیە هەوڵ دەدەین لە بەرنامەی وێنەگرافی باسێک لە ئەزمموی ژیانی ئەو بکەین، باس لە شاری کەرکووک و لایەنە جیاوازەکانی ئەم شارە بکەین. کاک زاهیرەم کاتت باش. ئەم کات باش بەخێر بێ. زۆر سپاس بۆ جەنابەت کە ئەمڕۆ لە کەرکووک و لە ماڵی خۆتان. سڵاو بۆ خۆتان و بۆ بینەرانتانیش. زۆر سپاس بۆ جەنابەت. تەندروستی چۆنە ئێستا؟ زیاتر ڕۆژانە بەچیوە سەرقاڵی؟ لەگەڵ تەمەنەکەمە تەندروستیم باش، یاری بە پێم تەمەنێکەوە ئێستا گشتی تەمەنە تەندروستیم باشە. هێشتاگەرجی کاک زاهیر. ئەتر ئەوەیشی هەیە ئەوەی پێ ئەڵەن ناساغیان نەخۆشی هی تەمەنەکەی ئەوڕۆ. ئینشەڵڵا هەر باشە بیت. و سەرقاڵبوونیشم زیاتر ئێستا لەگەڵ کتێبخانەی دیالۆکە تێکەڵم بە نووسەران و بە ڕۆشنبیران و لەو چالاکیانە لەو چوارچێوەیە، ینی زیاتر خۆمە بینمەوە. زۆر باشە دای بێکەوە چین بۆ کتێبخانەکە شێت لەوێ. من پێم خۆشە باسی ئەو بکەم تۆ لە سەرەتای پەنجاکان لە شۆرا و لەدایک بوویت لە کەرکووک. بەڵێ. ئێستا شاتین بۆ ئێرە پرسیارمان کرد هەر لە گەڕێکی شۆرا و دائانیشیت. شۆرا و چیە گەێنێ لە حیاتی تۆیە؟ ئەزانی ئێمە بەنسبەت هەر ینی ئینسانێک ینی شوێنی سەرهەڵدانی و درێژایی تەمەنی و یادەوەریەکانی یادەوەری خۆی لەگەڵ کەسوکاری لەگەڵ برا و خوشکەکانی و لەگەڵ خزم و ناسیا و مەکتەبی و یەکەم ساڵی خوێندن و ئەوانە لە هەر شوێنێک بێت ینی دائیمەن ئێنی بۆی ئەڕاتەوە هەست و سۆز و ئەوانەی ئەچێتەوە بەلای من لە ساڵی 52 ینی لە 22 ینی بەپێی ئەو وەرەقەیەک لە ماڵمان بوو باوکم وەختی خۆی نووسی بووی لە 22 لە شۆرا و لە دایک بوومە. تەبیعیش هەتا 1963 لە شۆرا بووین. لە 63 ینی شۆرا و بەعسیەکان کە هاتنی یەکەم دەسەڵاتی بەعس لە 63 هاتنە سەر حکم دوای ڕوخانی دەسەڵاتی عەبدولکەریم قاسم لە 63 هەر شۆرا و نەبوو تقریبا 30 بۆ 40 دەوروبەری کەرکووک دەمبوو بەری کۆمپانیای نەوت یەکەم ینی بەعسیەکان دەستیان پێ کرد ئەوەی خۆیان پێیانەوت ئەو پاکتاوەی دەوروبەری کۆمپانیای نەوتیان پاکتاو کرد. ئەوەی ڕوخانیان ئەو دەیانێشی عەرەبیان بۆی هێنا عەرەبیان بۆیان مەسەن بۆ لای دوو بزوو ئەو ناوە عەرەبیان هێنا بۆ هەندێک دیتر ڕوخانیان مەس شۆراوێکی بوو لەو دەیانێ ڕوخانیان نەکە ڕوخانیشیان هەموو خەڵکەکان ئەوەی لە 18 ساڵ بەبانەوە بوو تقریبا تا تەمەنی 55 ساڵیش گرتیان 9 مانگ لە سجی مسەیەب لە پارێزگای زۆر ڕاستە کاک زاهیرە. لەو ساڵانە تۆ لە شۆرا و گەورەبییت و قۆناغەکانی خوێندنیشی تقریبا هەر لە ناو کەرکووک تەواو کردو، بەڵام دواتر ئەچیتە بەغدا و بەشێکی خوێندنەکەشت لە باقووبە ئەبێ. بۆچی چوون ئەوێ؟ ئێمە هەموو کورد هەر کوردێک لی بپرسە دوور و نزیک لەم یعنی ڕۆشتووە لەم شار بۆ ئەو شار پەیوەندی بە جۆرێک لە جۆرەکان بە سیاسەتەوە بە حیزبایەتیەوە هەیە. ینی ئەوانی کە دەربەدەریشە من یان ڕاستە لەبەر هەندێک بواری ئابووری و هەندێکەکەی ئیفلاسێ نێشکستێنێ لە مەجاالە ئابووریە ئەڕوات و شارەکە زیێتە، بەڵام زۆربەی کۆتانە سیاسیە و پەیوەندی بە حیزبایەتیەوەیە. تەبیعی ئێمە من ینی درکم بە سیاست و بە حیزبایەتی شوختێ کرد. ینی من لە 64 و ئەوانەوە لە ئینشقاقەکەوە لە یەکەم ئینشقاق و ناکۆکی و کەوتە ناو پارتی دیموکراتی کوردستان و کە بۆ دوو بەشەوە باڵی مەکتەبی سیاسی و باڵێکی تر باڵەکەی مەکتەبی سیاسی ماوەسە برای مەحمەد و مامجەلال و ئەوان بوون و حلمی عەلی شەریف و ئیتر عومەر دەبابە تۆ لەو کاتۆ تێکەڵیەم لەو هینەوە
ڕاستە خۆش تێکەڵی نەبووتن لە ماڵەوە تێکەڵی بووینە ینی ئیتر خۆ من بینیوە لە نا ئەو بینیمەوە خۆمیش بینیوەتە لە ئەم باڵی مەکتەبی سیاسیا خۆم بینم دەربەدەریش بووینەوە ئەو کارەکەی هەر ئەوە بۆ ئینتیمامان بۆ ئەو باڵە بووە. زۆر ڕاستە تۆ باوکت لە کۆمپانیەوە کاری کردووە لەو ساڵانە بیرەوەرەکانی تۆ لەگەڵ کۆمپانیەوە دیاگە پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەمەوە ساڵانە ئینگلیس باڵێن لە کۆمپانیەوە دەبوون لە کەرکووک تا ساڵی 1970 باڵێن کە ئەوترێ نەوت خۆماڵی کرا ئینگلیز لەم شارە بوون ینی کاریگەریەکانی ئینگلیزەکان لەسەر کەرکووک لەسەر خەڵکی کەرکوو وەکو ئەوترێیانی ئەوان لێرە کتێبخانەیان هەبووەوە هەم کاریگەری لە ڕووی زمانی ئینگلیزی لێرەوە لە ناو خەڵک لێرە ئەوەی کە بەبیرت بێ ئەوانەی من خۆم ئینگلیز ینی هەر بینیش یارم بینی ئینگلیز دەوری حەزاری و شارستانێتیان بۆ کەرکووکێنە لە سەردەمی عوسمانیەکان ئەوانەیە ینی هیچ وانە بۆ کەرکووکیش لادەیەکی گەورە بووانە بەڵام ئینگلیز شارستانێتیان هێنا بۆ کەرکووک یەکەم ئەو کۆمپانیە ئۆتۆمبیل ئەوان هێنایان پاسکیل ئەوان هێنایان یاری تۆپی پێ ئەوان هێنایان گۆڕەپانی تۆپی پێ ئەوەی پێ ئێمە پێڵێن لە کەرکوو پێڵێن ساحی شەریکە هیچ تۆستیش ماوە پێشانتان دەدەم هەر ئەوان دروستیان کرد ڕێگەوبان و قیرتاوکردن ئەوان هێنایان سینەما ئەوان هێنایان پێش ئەوەی سینەماکانیش هەبێت بەدەیەکانیش ئەگەڕان فلیمی سینەماییان لە قەت دیواری ماڵێکان لە لای مزگەوت ئەوانە بەس چی بوو ئەو وەختە بڕاوبوونەوەی نەخۆشیەکان بوو دیزانتری و ئیتر ئەو نەخۆشی زگچوون و نەخۆشی پەتای مناڵان و ئەوانە ئەهاتن ئینگلیز ئەیهێنا بۆ ئەوە ئینگلیز یعنی شارستانێتی هێنا بۆ کەرکووک ئینگلیز خوێندنی مۆدرنی هێنا بۆ کەرکووک و ئەوانە مەدرسە بۆ زمانی ئینگلیزی کەوتە بواری زۆر ڕێزنەوەوانەوە یعنی ئینگلیز کەرکووکی کردە شار کاریگەری گەورەی کەرکووکی کردە شار من خۆم بەبیرمە بنزید بە هینە هات بە ئەم تەنەکەیەکەیە 16 کیلۆیە ڕۆعینەکەن بەوە سەرمۆر بوو لە بەریتانیاەوە بنزینە هات ئاها ئاهات بۆ سیارە خۆ سیارە ئین نەبوو لە 16ەکانە لە 65 لەناو ئەو عەرەفەیە نووسرا بوو خێراترین سیارە لە سعاتێکە دەبێت 25 کیلۆمتر لە سعاتێکە ئەوختە هەمووی چەند سیارەیەوانە جا ئینگلیز ینی ئەو دەورە حەزاری ئەو دەورە شارستانە جگە لەوەش کتێبخانەیان هەبوو زۆر پەیوەندیان هەبوو بە هەموو ئەوشتە پەیوەندیان هەبوو بە پیاوانی ئاینیەوە پەیوەندیان هەبوو بە کنیسەکانەوە پەیوەندیان هەبوو بە هەموو پێکاتەکانەوە ئینگلیز چاوی خەڵکی کردەوە دەستەکان خۆش بێت دیارە من بەرنمەکەی ئێمە زیاتر ینی گرنگی زۆر بەوێنە ئەین ئەچینەوە بۆ چیرۆکی وێنەکان بەڵام بەداخەوە تۆ وێنێت زۆر کەمە وەکو خۆت باست کرد بۆی ئاوارەیە و لە دوای ڕاپەڕین و ئەوانە ینی زۆربەی وێنەکان فەوتاون بەزگا کۆمەڵێک وێنەی ئەو کاتەمان هەبوایە و مانتوانیان سێری بکەین هەستا ئەچەنە لە مۆبایلەکە هەندێک وێنەی گەنجی تۆم لەلایە پێم خۆشە ینی سەرێکی ئەو وێنانە بکەین دیارە ئەمەیەکە لەو وێنانە تەمەنی گەنجیتەوە ئەمە کوێ کاکێ ئەو شوێنە ئەتوانم بڵێم سێگۆشەی نێوان گەڕێکی تەپە و شۆرا و ڕەحیماوە ینی هەر ئەو شوێنەیە ینی تەواو ئەوە ساڵی چەندە؟ دەوری هەفتاویەکەوانێ هێشتا هاوسەرگیری نەکرد و کوڕێکی گەنجی ئەم وێنەیان کوێ؟ ئەوەی شەر شوێنانە ئەوە کۆنترە ینی تقریبا لە 7 ساڵی ئەوانە ڕەنگ بە هەر 7 ساڵ زۆر ڕاست ئەمە شەر وێنەی کرد ئەمە ژوێنێکی تریەر تەمەنی گەنجی توێ لێرەیە ئەوەیشەوە پێشاو سەرگیری ئەوانەیە بەڵام ئەو ئەگەڕێتەوە بۆ 73 ئەوانە 72 ئەوانە زۆر ڕاست دیارە جەنابەت باست دەوت کرد کە لە 1970 بۆی بەیانی یانزەی ئازار و دواتر ئێوە چوونەتە بەغا بەهۆی زروفە سیاسەکەی ئەو کاتەوە 2 ساڵێک لە بەغاماونەتەوە بەڵام تۆ ینی یارە و تێکەڵی و بوارە سیاسیە بیوە ئەمە هەر لەگەڵ تا بێت تا لە 1970 بڕیارەی کە بچیتە دەرەوە بۆ شاخوە چۆن چیتە دەرەوە لە ڕێگەی کێوە چیتە دەرەوە یەکەم جار پەیوەندیت بە کێوە کرد؟ من هەر تەسەورەکەی ینی ئەو شۆڕشە بەدەست لە ناو ماڵ ئێمەیە چونکە یاری پاشخانێکمان هەبوو لە ناسینی من کە لە بەغدا بووین ئاگاداری دامەزرانی کۆمەڵە بوو
ئەو لقەی بەغدای کە کۆمەڵە دامەزرا کۆمەڵی مارکسی لێنین ئاگادار بووم کە ئێمە لە بەغدا بووین، ئێمە لەگەڵ ماڵێکی خزممانە پێکەوە بووین لە گەڕێکی ئاعزەمیە بووین لە ڕاقی بە خاتون کە ئەڕۆشتن ئەچون تەنان لەگەڵ مامزارە لە ئەچون بۆ سەفارەی سین لە بەغدایە پڕ ماڵمان نامیلکەی ماوسی تۆنگ بوو، ئەم نامیلکە بیچووکەکانی ماوسی تۆنگ ئەوانە خۆتان نەزانن ینی کۆمەڵیش ینی لەسەر فکری ماوی ینی دامەزراوانە ماڵمان ئەوانی تیا بوو. ئیجا ئێمە کە لە بەغا بووین و ئەوان لە سەروبەندی ئەم دامەزرانی کۆمەڵە بوون ئاگادار بووم ینی کە شتێکەیە دوو ئیتیجا بوو مامجەلال کە ئەمانەی ئەبرد ئەچون لەگەڵ یانە هەفتەی جارێ دە ڕۆژ جارێک ئەچون سەفاری سییانە کرد حاڵەتێ تریشە بوو مامجەلال بە دووسێ ئیتیجاییشیانە کە ئیتیجایکی ئەوە بوو ئەو کۆمەڵەیە بوو لە ساڵی 1970 لە مای شەشە ئیتیجایکی تر ئەوە بوو کە ماڵەکەی مەکتەبی سیاسی کۆنگرە بەسێ لە کۆنگریشیان بەست و بڕیاراندا تێکەڵی پارتی بنەوە کەوتنە مفاوەزاتەوە کە کەوتنە مفاوەزاتەوە ڕێکەوتن و تێکەڵی پارتی بوونەوە ئەندامێکی لقی ئێرەی کەرکووک هین وەختی ئەوەی کە ئێمە پێڵین باڵی مەکتەبی سیاسی ویان بەڵام خەڵکەڵێت جەلالێکانەوە کاک نەجمەدین بوو نەجمەدینگری ئیسەیش ماوە ینی بووە ئەندامی لق لە کەرکووک هین هەردوو حیزبەکە هەر بە ناوی پارتیەوەمە حیزبەکە کاک نەجمەدین بووە ئەندامی لق ڕەسوڵ مامەد لێرە مەسئولی لق بوو فترەیەک و ئەوان ئەو وەختە ئەوە لە هەفتە ئیتیجایەکی تر لە بەغدا ئەوە بوو مامزانە جگە لەمانە کۆمەڵە بەجیا لەوێ لە کۆمەڵە بەجیا لەگەڵ کۆمەڵی کادرەکانی خۆیان ئەوەی وتم لەسەر فکری ماوە ئەوانە ئینیانە کرد لە ئیتیجاهی سێمە تێکەڵبوونەوە بوو لەگەڵ پارتیا و ئاشت بوونەوەی گشتی بوو ئەو دووبەرەکیە نەمێنێتەوە مێژوە دیارە بۆ شێوێ بڵێ تۆ چۆن چیتە دەرێ لە هەشتا خۆش ئەوە بزانم من وەک وتم یعنی لە ڕووی هەست و عاتیفە و ئەوانەوە لەگەڵیانە بووین کە سوکاریشم زۆری ینی لێرە لە کەرکووک ئەوانە لەوێ بوون بۆ نمونە مەسەلەن لە سنووری شار باژێر ئەوانە ماڵ ئەو کوڕی خاڵۆم لەوێ بوو کادری کۆمەڵە بوو ناوی مامەستا جوامێر ڕەنگ بێ بیست بێت ئەو کەرکووکیە ئەو ماڵی لە سلێمانی ئەوانێ ئەو لەوێ بوو کە ڕۆشتم من بوو کە هاتمە سنووری 57 جێگری کاک ئازاد شێ مەحموو بوو خەڵکی ئێرێ خەڵک شۆرە یەکەم جار چیتە کۆمیتێ ڕێخستنی پێنجوێن مامۆستا جەمال مەسئولی کەرتی ڕێخستنی پێ لە 84 تیپی 57 سەگرمە لای کاک ئازادی سەگرمە ئیجا ئەو وەختە مامۆستا جەمال بیستوتە مامۆستا جەمال کە چووە ناو گۆڕانەوە ئەو مەسئولی کەرتی ڕێخستنی پێنجێن بوو کاک سالار عوسمان ئەندام کرد بوو هاوڕێ عومەر دیارە تۆ کاتە هاوسەرگیریش کرد و مناڵەکان لەکوێ ئەو وەختە هاوسەرگیریم کرد بوو مناڵەکانم سەریان لێ شێوە ساڵێک لە خوێندنی هین بوون یەکیان ینی تەمەنی خوێندن و ئەوانە ئەو شتانە کارزان بوو دوای نردمەوە بۆ لای ماڵ نەنکی لای ماڵ بڵین دایکی گەڕایەوە بە خوێندن ئینیان کرد بەس ئەلێرە باوکم عەزابێ زۆری کێشە هەم سزیان کرد هەم دەریان کرد لە کۆمپانیا فەسڵیان کرد لە کۆمپانیەوە بۆچی باوکیان فکر بۆ ڕوومادیە بەوە نەیەوە خۆتە زانی ینی کە سوکاری پێشمەرگە ئیتر بەشی سزن بوو دوورخستنەوە بوو فەسڵکردن بوو ئەلی کیشیانیانە کوشت یانی ئەویانە کرد باوکم ئیتر نەفیکرا بۆ ڕوومادی ئەوانە و دوای هاتە سەلاحەدین و ئەو شتانە باوکم دووسێ جار لە کۆمپانیای نەوت هیر کراوە لە شەستێ کە گردیانیان و بردیانیان بۆم سێب لە کۆمپانیای نەوت فەسڵ کرا هەتا بەیانی یانزەی ئازار لە هەفتایەکە ئەوانی فەسڵ کرا و فەسڵ کراوەکانیان نەگەڕایەوە ئەویش گەڕایە کۆمپانیای نەوت ئەو جارێتریش فەسڵ کرایەوە ئەیتە بەو دەردەهێنایە دیارە تۆ بۆی زڕفە سیاسەکە و کاتەوە گەرتەوە بۆ کەرکووک ئەوە کاتە باوکە لێرە نەفیکرێ بەڵام پێش ڕاپەڕین جارێکی تر پەیوەندی بەرەخستنەکانەوە ئەەکەیتەوە هەتا کاتی ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین ئێوە ئاوارە ئەبن و ئەچنە ئێران و بەڵام دواترەوەی کە سەیرە تۆ
ینی بۆ منە لە کەرکووکەوە ئەچیتە ئامێدی و لە ئامێدی و لە مەنتەقەی بادینانی گرسیتەوە بۆچی چوویتە ئەوێ؟ ئەوە زار ئێمە ڕۆشتین لای مەهاباتەوە کە هاتینەوە ئەم دیوە بزانە ئێمە لە تەیاڵە و بیارەوە چوینە ئێرانەوە لە لای حاجە عومەران و ئەوانەوە هاتینەوە زادەتر هاتینەوە ناو وڵاتەکەی خۆمان کە هاتینە ئەوێ هەلوو مەرجەکەوا بوو بە بۆنەی هەندێک برادەر و ناسیاوە لەوێ بادینانی کێ دکتۆری یوسوفیش لەوێ بوو سۆران داودیش لەوێ بوو جەریدە ئیتیحاد مەسەلەن ئەو بەیانێریان بوو ئەی خەڵکێکی کەرکووک ئێمە لەوێ بوو شێخ مەحموود 57 لەوێ بوو لە کۆمیتە ئەترش بوو کەوتینە ئەوێەوە ینی هەلوو مەرجەکەی ئێمە وان لەکە خۆتەزانی ینی کەرکووک پەرش و بڵاوەوە بوو بە هەموو شارەکانی کوردستانە خۆ ئابێدیش و دۆکی ژەر بەشێکە لە کوردستانە ئادا خەڵک گەیشتە ئوسترالیا و گەیشتە ئەمریکا خەڵکی کەرکووک بزات وا پەرش و بڵاوە بوو کەوتینە ئەوێەوە من بوومە نوێنەری یەکێتی لە بەرەی کوردستانی ئامێدی دوای ئەوە کە بەرەی کوردستانی نەماوانە بوومە کارگەر کۆمیتەی شێخان کە کۆمیتەی شێخان لە ئەتروش بوو بڵوا بە تووشتان بینیوە 20 جاران ئامر هێز بوو دیارە دواتر ئەگەڕێتەوە بۆ سلێمانی و تر بەردەوامە بی لەم کارانە دەبیتە بەرپرسی نووسنگی مافی مرۆڤی گەرمیان دواترە چیتە مەکتەبی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵانێک لەوێ بیوە ئەبیتە دەستەی نووسەرانی با بڵێن ئەوەی گۆڤاری سیاسەتی نێودەوڵەتی و ئیتر لەم بوارەیە تێکەڵە بیوە درێژە بە نووسین و بەو ئەزمونە دەیت من هەنێم ئاساتەکانەیە باسی ناکەم مەسەر لە ئامێدیەوە دوای ئەو شەڕێنا خۆ درست بوو گیران و من گوێمیان تەقان و بە ئینی تفەنگ و یەک دوو برادەرمان لەگەڵا بوو شەهید کران شەید ڕێباز وان لەگەڵمانە بوون ینی ئەوانە شەهید کران مەلا سلێمان ئەوانە پشتی بەداخەوە بۆ زروفە سیاسی و زروفێکی زۆر ناخۆش و زۆر تاڵ بوو زۆر ئەوە بوو ئیتر هاتینە سلێمانی کردوێنە کارگێر کۆمیتەی ئاوارەکان کۆمیتەی ئاوارەکان ئەگە ببیستان بێت لە سلێمانی ئەمەی وا لە سلێمانی پێڵێن جێش شعبێکە و لای ئەم نەستاوەکە ئەو شتان ئەلەوێ بوو مەقەڕەکە لەوێەوە بووم ئەندام مەڵبەند چووم ماوەیەک مامەوە بە کارگێر کۆمیتە ئەندام مەڵبەند ئیتر مەڵبەندیش هەر ڕۆژی لە شوێنێ بوو ئەیدن وەکو شارێک کەرکووکدا ماوەیەک لە دەربەن بازی لە تکێ بوو ماوەیەکیش لە دەربەنی خان بوو هەر مەڵبەند ئەچوو ئەوێ ماوەیەکیش چووە کەلار و ئەو ناوە ئێمەش لەگەڵیا ئەڕۆشتین ڕۆژە لە کەلار و ڕۆژە لە تەجێ ڕۆژێکیش لە دەربەنی خان کە چوومە ئەوێ ماوەیەک لەوێ بووم هەر لە مەڵبەند بووم یادی بەخێر وەسفی خان مەسئولی مافی مرۆڤ بوو ئەو منطقەیە گشتی سنووری گەرمیان با بڵێن مافی مرۆڤی گەرمیان وەسفیە گەڕایەوە بۆ ناو ڕێقسنەوەوانە منیان من پێشنیار کرام بوو مەسئولی مافی مرۆڤی کەلار و دەربەنی خان و خانەقین و ئیتر کفری و ئەوان دیارە جەنابەت لەو ساڵانە لەو بوارانە خزمەتە کردووەوە توانیشە گوێ دەستە دیار بێ بەڵام تۆکو کەرکووکیە گانی دوای ئەو هەموو شارەکەیت و دوای ئاوارەبوون و ئەوانە بەڵام لە دوای 2023 بڕیارەی جارێکی تریێتەوە بۆ کەرکووک و تا ئێستاش لێرەوە درێژە بە خزمەتەکان و بە نووسین و لە بواری ڕووناکبیری لە بواری ڕۆشنبیری لە بواری سیاسی هەتام لە حزێش لێرە لە کەرکووکەوە بەردەوامیت دیارە جەنابەت دەستی نووسین سێوە هەر لە گۆڤاری حەمرین و لە کۆمەڵێک ڕۆژنامە و گۆڤاری تر کارت کردووە تا ئێستا و ساڵانێک لێرە لە تەلەڤیزیۆنی کەرکووک بوویت پێما بێ هەر لە سەرەتاوە بەشداربی لە دامەزرانی تەلەڤیزیۆنی کەرکووک من ئەو وێزگەر ڕۆشنبیریانە هێنام لە گۆڤاری حەمرینەوە هێنا لە بادینان ئێمە هەفتەنامەیەکمان دەرکە ناوی ڤۆڵگان بوو لەوێش نووسین لەوێشیانی بەڵام زیاتر من لێرە لە گۆڤاری حەمرین لە دەستەی نووسەران بووم دوای گۆڤاری کەرکووک فترەیەک سەر نووسەرەکەی خاوەن ئەمتیازەکەی شێخ محەممەد شاکەلی بوو سەر نووسەرەکەی ماوەسەر جەلال جەوهەر بوو لە دەستەی نووسەرانی بووم لە گۆڤاری کەرکووک ئجا چوومە مەکتەبی بیر و هۆشیار لە دەستەی نووسەرانی ئینیش بووم گۆڤاری مرۆڤایەتی بوومەوەی مافی مرۆڤ دەریانە کردو مامۆستا گۆران سەر نووسەری بوو ئەوە لە ماوەیەکیش لەویش بەنووسی دوای بووم بەڕێوەبەری نووسینی گۆڤاری بیر و هۆشیاری ئەوەش هەتا لەوێ بووم لە بیر و هۆشیاری بووم لەوێ بووم دوای بوومە
دەستەی نووسەرانی گۆڤاری سیاسەتی نێودەوڵەتان لەگەڵ کاک یوسف و کاک فەرید و ئەوانە و کاک شەماڵانە دوای ئەوە هاتینەوە بوومە سەر نووسەری دیارە وێزگە ڕووناکبیرەکانی ژیانی زۆرن من پێم خۆشە ینی وەکو کورتێک لەسەر ژیانی جەنابەت و وەزمونانی کە کردوتە ئەگەر بێنە سەر مەسەلەی کەرکووک و ژیانی تۆ لە کەرکووک و وەزمونی تۆ لە کەرکووک لە ئێستایە لەم بارودۆخی ئێستایە تۆکو ڕووناکبیرێک لێرە ینی هەم ئاستی ڕووناکبیری هەماستی ڕۆشنبیری لێرە لە کەرکووک لەم کاتیا چۆن نبینی بەس من پێشتریش ینی من هاتیینە کەرکووکۆ لە 2023 من تووشی سەدمەیەکی گەورە بووم تووشی سەدمەیەکی گەورە بووم کە بینیم ینی پەلاماردانی کەرکووک بەو شێوە و تاڵانکردنی کەرکووک بەو ئیتیجا بینیم ینی کارە ساتێک بواتە سەر کەرکووک ئینسان بەزەی پێ ئاهات گریانی ئاهات کە ئەویان بەسەر کەرکووکایەنە لە تاڵانکردن لە سووتانن سووتاندنی فەرمانگەی یەکجار گرنگ ئێمە وەخت خۆی کاک فەرید ئێمانی وت ینی مەسەن چی بەڵگەنامەی ئەوانەی ئەوەی دەستمان کەوت هی بەعاز چی بەڵگەنامەی تریش دوایی ینی ئەرشیفێکمان کردەوە نازام چەندێک بوو چەندتەن بوو چەند ساڵ لە مەڵبەندی کەرکووکۆدایە کۆمەڵی خەڵک دەستیما کرد تقریبا 12 بەرگیان لەو بەڵگەنامانە کردە کتێب 12 بەرگی بەڵگەنامەیەکی یەکجار زۆرمان دەستکەوت بەڵام بەڵگەنامەیەکی یەکجار زۆریان سووتان خەڵک بە عەمدی سووتانی ئیتر خەڵکانێک بوون ناویانی تیا بوو عەلاقەیان هەبوو بە حکومەتی عێراقەوە بە بەعسەوە بەچیەوە بە هەچ وەسیلەیە بوو بە هەچ هۆکارێک بوو ئەو بەڵگەنامانە یعنی جێی داخە کە سوتا بەڵام زۆریشی ینی ئینقاس کراوە ئەوانە ئەو بەڵگەنامانە ئیتر لە ژێر ناوی جۆرە و جۆرە ئەنوە ڕێکخراو پیا بوو ئەمە ئینتیقامی ئەکرد ئەمە ناوی نازام چی بوو فترەیەک بوو تقریبا ماوەی هەفتەیەک ئەم شارە بەداخەوە بۆ زروفانی دیارەکە بەسەرم شارە هاتووە کۆمەڵێک وێنم لەلایە من پێم خۆشە بە خێراییی کۆمەڵێک وێزگی جیاوازە سەیریان بکەین هی ژیانی توێ کە دیارە وێنەکان وێنەی نوێنی ئەم ساڵانەیە ئەمە وێنەیەکی جەنابتر لە مەکتەبی بیر و هۆشیاریک ئەمە بیر و هۆشیاری ئەو وەختە کاک فەرید بوو ئەوە تەنیشت کاک فەریدەوەم لەوە منم دوای دکتۆری یوسف گۆرانەوە کاک شەماڵە ئەوەی تریش ئەیناسن کاک حەسەن یاسین ڕەنگ بیناسن دەستەکانە خۆش بێ ئەمە هی مەکتەبی بیر و هۆشیاریە دەست خۆش ئەمە پێش 2023 ئەمەی شەرین ئەوەیە ئەمەش دکتۆری یوسف ئەو ژنیشمان لەگەڵا بۆ کچە ئەو خۆم ئەوەش ژنێکە ناوی سۆنیا خانە هەر خەڵک سێمانیە ژنێکی نازدار بوو دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنێکی تری دیارە کاکە عارف قوربانی ئەمە گۆبتەپەیە یادی کیمەبارانی گۆبتەپە و ئەنفالکردنی گۆبتەپە ئەوانە خەریکی بەیاننامەی مەڵبەندین ئێمە ئەوە مناقەشەیەکەین ئەو بەیاننامەیە و لەگەڵ پرۆگرامی ئەو یادا کاک عارفە کاک عادلی شورایە خۆمم خەریکی ئەوەن ئەوە ئەو وەختە ئێمە لە ڕاگەاندنی مەڵبەند بووین وێنەیەکی جەنابەت و هونەرمەند شێن تاڵەبانیە شێن تاڵەبانی هات لێرە میێوانمان بوو شێوک لە لامان بوو بەرنامەیەکێ بوو لە تەلەڤیزۆن ئێمەش وتێر وشتمان نەبوو تەلەڤیزۆن مەجبور بووین ئێمە میێوانەکان دەبێت لە شوێنەکە هین بکەین ئەمانیش و ئێمە تیبێکی ئێرانی شاتن وابزانام 12 کەس بوون ئێرانی فارسیان تیا بوو ئازەریان تیا بوو ئەویان تیا بوو یەک کوڕێکیان لەگەڵا بوو اینجا کوڕەکە شەیتان بۆ قسەی قوتێکە وتی ناکرێ ئەمانە من شوانێکیان نەبێ من کاکە شوانی ئەوانە هاتوو وتە ئەوانیش هاتن دوو شەو لە لای من بوون ئەوە شەیە تاڵەبانیە و شیرنی خێزان و خۆمم هاتنە ئێرە دەستەکانە خۆش بێ ئەمە شەرەوەیەکتری ئەو کاتانەیە ئەمە تەلەڤیزۆنە ئەمە هونەرمەند عەدنان کەریم هاتە سەردانی تەلەڤیزۆنی کە ئەوە بەشێکی ستافی تەلەڤیزۆنەکە دامەزرا تەلەڤیزۆنی کەرکووک ئێمە مام جەلال یادی بەخێر ڕەحمەتی لێوێ مام جەلال موافقەتی کرد لەسەر 73 کارمەند بە من و عارفیشەوە وتی تەلەڤیزۆنەکە ئەوە نەتەواو لەوە لە زیاتر تا بۆ ئین ناکەم 73 کارمەند تەلەڤیزۆنەکە خۆتەزانی هین نەبوو ئاسمانی نەبوو یان سەتەلایت ئەوە نەبوو لە سەرەتاوە کە دابا مەزران ئەو عەدنان کەریم ئەوش هات بۆ دەستەکان خۆش ئەمە ژوێنەیەکی تری ئەو ئەمەی شێ تاڵبای ئەمە ئەم ژنیش ئەمە
دیمەنخان ئەمە لە یەکێتی سەرژنانی خۆمان وابزان مەسئولی یەکێتی ژنانی کەرکووکەڕا بینیمە لە بەرنامە لە لای خۆتان لە یەکێتە ئەوش گەلاوێژ جەباریە هەم ئەندامی ئەنجومەنی ئێرە بوو هەم ئەندامی پەرلەمان بوو ماوەیەکی دوژۆر خێزانی شەید شێرزادیشە شێرزاد جەباری دەستەکانە خۆش شوێن تاڵەبانیە دەستەکانە خۆش بە کاگێ زاهر تۆ لە ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنە لە حوتی 1975 وابزای مێژوەکەت بیر نەماوە بیر لە حوتی 1970 لەگەڵ چیە؟ 75 لەگەڵ شیرنە هەر ئەبێ تەواو ئێمە نازام کەرکووکی وەڵا نازام بڵێ مەترسین ئەمە سەند دوو ژنەوانە بە خۆمان ڕاستیەکەی دوای ئەوی سەمناڵەکانی گەورە بوو هەر ناوێرم پێ قسەی وا بکەم پشتیان پشتیوانیرەوە کرد کاکە ئێستا خۆی بە نەماون تۆ بیکە بە دوو ژن بەختەوەرە بە نیشەڵا بێکەوە لەگەڵ شیرین خان چەند مناڵتان هەیە هەندێک جاریش کە ناکۆکیمانە بێ هینا ئەوان گشتیان ئەچن پێکەوە وەسن بلێریا بەتەنیا بێنەوە هیتر بچی بڵێ ناتوانێت 4 مناڵمان هەیە 3 کوڕ و کچێک تەمەند درێژ نیشەڵا خۆی گەورە بۆ یەکتان بێڵێ لەگەڵ ئێوەش تەمەند درێژ بێنێکی کۆنی جەنابەت و شیرین خان لایە هی کۆن لە نۆدێ گرتوتانە پێم خۆشە بێکەوە سێری ئەو بکەین ئەمە جەنابەت و شیرین خان ئەوە کوێیە؟ ئەوە نۆدەیە نۆدێ یەکێکە لە گوندەکانی شار باژێر لە سێبانیەوە هەر بۆ ڕۆی لای نۆدێ و گورگێرە و ئەو شوێنانەیە ماڵەکەمان لێ بوو ئەوێ ئەو بەردانەی پشتمانەوە ئەو گوندی نۆدەیە کەوتتە ینی سنووری شار باژێرەوە ئیجا گورگێرشمان بەتەنیشتەوە بوو ئەمە ئەو ساڵانی پێشمەرگایەتێکت ئێوە لەوێ بوون ماڵتان لەوێ بوو ماڵمان لەوێ بوو بارەگای کرد کە مفاوزات دەستی پێکرد بارەگەیاندانا مامۆستا جەمال لە هینەکەی لە گورگەیەدانا بارەگای دەستەکانی خۆش بێ دیارە جەنابەت چەند کتێبێکت هەیە و یەکێ لەو کتێبانە لەسەر شاری کەرکووک کە بە ناوی جارانی کەرکووک گەشتێک بە ناو گەڕەک و شەقامەکانی کەرکووک و لە هەمان کاتا پرۆژێکی زۆر گرنگی با بڵێن مێژووی و ڕووناکبیری ئینسایکلۆپیدیای کەرکووک کە دەبەرگەوە جەنابەت بەڕێوەبەری گشتی ئەم پرۆژەیە بووی من پێم خۆشە بەڵێ بەیەکەوە چینە دەرێ پیاسەیەک لە ناو کەرکووکەکەین سەرشی کتێبخانەکەتین باسی ئەمە ئینسایکلۆپیدیاکەین باسی یادەوریەکانی کەرکووک و ئەم کتێبێ جەنابیشتەکەین اینجا بابەتی زۆر میتیایە بابەتی نووسینی میشیتیایە بە دڵنیایی چاگە خشین بە ئینسایکلۆپیدیەکە وێنەی زۆر گرنگیتیان پێم خۆش وێنە مێژوویانەی کەرکووک بکەین بە یەکەوە ئیشەڵا باوەڕت بێ ئەمە نەماندوو بووینە بەمە ئەمە 10 ساڵ ئیشمان تیا کردە تا ئەوە نەوێنم ئەمەش 4 ساڵ ئیشم تیا کرد دەستەکان خۆش بێ بێکەوە چینە ئەوێ و ئێستاوە بەری دووەمیش ئیشەڵا بەڕێوەیە و چاپە بێ ستران وادی داوە چاپیکە ئیشەڵا ئیشەڵا خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک زاهر شکوور بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەردامی وەنەگرافی و لەگەڵ کاک زاهر شکوور لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵتان بەردەوامی کاک زاهر ساتوینەتە یەکێک لە شەقامە هەرە دێرینەکانی شاری کەرکووک شەقامی جمهوریە دیارەم شەقامە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ شاری کەرکووک و زۆر شوێنی گرنگی تایە من پێم خۆشە خۆت پێشتی لەسەر ئەمە نووسیتە و ئێستا کتێبخانەکەشت هەر لەسەر هەمان شەقامە باسێکی بە کورتی باسێکی مێژوو گرنگی ئەم شەقامەم بۆ بکەیت. ئەم شەقامە بەتەبیعی شەقامێکی کۆنە پێشتر پێشەوەی ناوی جمهوری بێ لە سەردەمی پاشایەتیە ناوی شەقامی فەیسەڵ و بەناوی مەلیک فەیسەڵەوە معالمی زۆری تایە وێزگەی جۆرا و جۆری تایە لە تەکیە لە مێژوویەکی کۆن بۆ نمونە ئێستاوە ئەو تەکەی سەیباقی هەیە یەکێکە لەو تەکیە لە سەرەتای شەقامەکەی لە سەرەتای شەقامەکەی یەکێ لەو تەکیای سەردەمی عوسمانیەکانە ئێرەی داوەپێیان بە مڵکایەتی جگەلەوەی چەندێکیشی داوەپێیان بۆ وەقتی تەکیەکەیان توێژێ بێنە سەرەوە لەسەر تەکیەکە کەمێک بوەستم هیچ مەسەلەن دەستنووسێک دۆکۆمنتێک مەسەلەن گۆڕێک شتێکی کۆنی ئەو ساڵانێتی ئەزانتی ئەوە گۆڕ و مەزاری نەوە دوایەوەی تایە کۆنە لە شێخ باقیەوە دەستنووسێکی زۆری تیا بوو
خۆم ڕێپۆرتاجێکم لەسەری کردو بەڵێ. وەختی خۆی هەم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک هەم لە جارانی کەرکووکان دەستنووس و دیکۆمەنتاری سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی تایە چۆن ئێرەی داوە پێیان بە دەستنووس و بە ئین و بە مۆری دەوڵەتی عوسمانی یعنی ئەوەی تایە بەداخەوە ینی نازانام ئیستا ئەو ئەرشیفەیان ماوە یان ئەرشیوێکی دەوڵەمەنە ئەرشیوێکی مێژوویە تەمەنی 900 ساڵ زیاترە ئەو تەکەیە لێرە ئاوهایە دیتە ئەم لاوە ینی دیتە ئێرە ئەم شقامە ئێستا ئەمەی ئەم لامانەوە وائینە ئەمە لێرە ساڵی 1970 بارگای پارتی دیموکراتی کوردستان بوو کە بەیانی 11 ئازاریدا لێرە بارگا کرایەوە ئەمە ئین بوو ئەو تەکێش ڕۆژێک لە ڕۆژان جێگەی کۆبوونەوەی هەموو ئاعیان و ئەوانەی کەرکووک و تەنانەت ئینگلیزیش مستەر گرین و مستەر لاین حاکمی عەسکەری و مەدەنی کۆمپانیای نەوتەوانە ئەهاتن لەوێ لەگەڵ ناودارەکانی کەرکووک و توای من شقامی جمهوری لە ڕووی سیاسیەوە ساڵانێکی زۆر لە ڕووی ئابوووریەوە ڕووی ئاینیەوە باڵێن شقامێکی ئاینی لە ڕووی پێکاتەکانەوە ئەم شقامە بەناوبانگ بوو مەسەلەن ئەرمەنی و مەسیحی ئەوانە لێرە ئەمەی ئێمە لێرە لە سێمانی پێڵەن کولێرە بەقیمە ئەمەی لێرە پێڵین لە هەم ئەجین ئەوان بەناوبانگ بوون ئەم جادەیە هەندێک ئستۆدیۆ وێنەگرتنیش ینی فەنان فەوزی و ئستۆدیۆی هەبوو ئستۆدیۆ ئەراکس هەبوو ئەلێرە بوو مەسیحیەکان لەم شقامەیە تەواجودێکی یاتوای بۆین بۆ منە و پێکەوە ژیانە جوانی کە لە کەرکووک هەیە ینی لە بینی کورد و عرب و مەسیحی و ئاشووری و ئەرمەنی ینی بە شێوەیەکی بچووکتر لەم شقامە ڕەنگی داوەتەوە شقامە بەرجەستە بوو ڕەنگی دابوو جگە لەوەش لە هەفتا بەدواوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئۆرزدی هاتە ئەم شقامە ئۆرزدی تەبیعی لە ئۆرزدیە کچێکی مەسیحی ئیشەکە ناوی کەلارە بوو جوانی ئەم شارە بوو خەڵکی ئەسانتی ئەچون بۆ ئەوێ بۆ ئەو بەس بۆ ئەوەی کەلارە بێدێنن کەلارە ئیسا لە ئەمریکایەوەزانم جوانەکانی بیرماوە مامۆستا ئەو یەکێک لە جوانەکان بوو یەکێک لەوانەی جوانەکانی تری ئەم شقامە کچە جوانەکانی ئەم شارە ئاهاتن لەگەڵ و شعاترەکان لە شەڕیانە کرد کاکە جوانەکانیان یعنی بە شێوەیەکی ئاوا ئەگەر وەکو ڕۆمانسی و شاعیر ئەوانە باسیکەی مێژوویەکی جوانی ئەم شارە لێرەیە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی پێکەوە ئەدینی بەتەکیەکەوان بەتەکێک و ئیشەکە ئیتر ئەمە کاک زارمی و پرسیارە لێ بکەم لە ئێستا کەرکووک بەرەو هەڵبژاردنێکی نزیک ئەڕۆ ینی تۆ کەرکووک لە ڕابردووتیای ژیاوی ئێستا سوتایەژی پێشبینی چۆنە بۆ داهاتوی کەرکووک لە ڕۆکۆمەڵایەتیەکەوە لە ڕووی پێکەوە ژیان و جوانی بۆ ئەم شارە من یعنی من کاری ناکەم خۆم یەکێتی ینی هەر بەلای ئەوە هیچگێنمەوە من ئێستا کادرەکان یەکێتی بە قسەم بکەن ئەڵێم وەرن ڕنگدانەوەی پێکاتی کەرکووک لە شارە جمهوری لە شقامی جمهوری وەرگرن ئەم پێکاتە جوانە تا ئێستاکە ماوە وەرن لەگەڵیانە بژێن کاکە لەگەڵیانە بدێ ئەوە لەوێ کووردە کابرایکی بازرگانە دەوڵەمەنە ئەوەیە خاوەن مەتەمان لەم لاوە یەکێکی تر تورکمانەیەکی تر مەسیحی جوانە هەمویان ما بابێن ینی ئەلێ ڕۆ بزان ئەم شارەیان شارەکەیان چییە ئەگەر ئەتێ لە شار تێبگەی لە بازارەوە لە شار ئەگەی ئەمانە گشتی یەکجار گرنگە ئەگەر بێتەوە ئێمە قسەی لەسەر بکەین ئەگەر بێتەوە ئیحتیمامی بینێ ئەگەر بێتەوە بتوانین ئەزانتیە سەر لەنێ جوانی بۆ ئەم شارە بگەڕێنەوە وەرن ئەلێرەوە تەماشایی بەدڵنیایی کاک زایدیارە جەنابەت جگە لە شەقامی جمهوری کتێبێکە تێ جارانی کەرکووک گەشتێک بە ناوگەڕک و شەقامەکانی کەرکووکە ینی باسی زۆرێک لە شەقامەکانی کەرکووک و لە کۆڵان و بینە کۆنەکانی کەرکووک و مێژوو هەر لەم کتێبەش باسی ئەم شەقامەشت کردووە پێم خۆشە خۆت باسی ئەم پرۆژەیەم بۆ بکەی ئایا ئەمە بەرگی تری بەنیازی چاپی بکەی ئامادەیە ینی بۆ چاپکردن هەموو شتێکی تەواو بووە هەندێکیشیم بە زنجیرە بڵاو کردەوە وەختی خۆی لە کوردستانی ئەوانە ئەم شقامە مەسەن شقامێکی لێ بێتەوە بابا گورگوش بۆ ناو کۆمپانیای نەوتەڕوە یەکێکی تری دێتەوە بۆ ناو سنتەری شار ینی ئەم شقام ینی لقەکانی کە لێ ئەبێتەوە لەم شقامەیە جگەلەوە ئەمە شقامێکی ڕۆشنبیریش بوو کتێبخانەی ئاسۆ لێرە بوو لە 16 دامەزرا کتێبخانەی تر هەندرێن لێرە بوو کتێبخانەی گەل ئەلێرە بوو لە ئستۆدیۆکانە ئستۆدیۆ پارک ئەمەی ڕەمەزان زاندار لە 16 هەموو میێوانەکانی تەلەڤیزۆنی کەرکووک کە ئاهاتن تەلەڤیزۆنی ڕەشسپی مەبەستما
لە 69 و لە 68 و لە 70 ئەوانە ئەهاتن کە بات نایە بۆ ناو شار ئەهاتن بۆ کتێبخانەی ئاسۆ ئەهاتن بۆ لای ڕەمەزانی ئەو ڕەمەزان مساوە لەم دوادوایە ناوی نابوو ڕەمەزان پارک بوو. ڕاستە کاک زای تەلەڤیزۆنی کەرکووک یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم شارە بوووار کاریگەری گەورەشی لەسەر هونەرمەندان و ڕۆشنبیرانی ئەم شارە دروست کرد بە بیرەوەری تۆ تەلەڤیزۆنی کەرکووک ئەو ساڵانی کە لێرە بوو ینی چ ڕۆڵێکی هەبوو لە بۆ نمونە پێگەیاندن و دەرخستنی کۆمەڵک لە کەسایەتی و ئەکتەر و با بڵێن هونەرمەندانی کەرکووک. تەلەڤیزۆن یەکێک لە ڕۆڵەکانی هەرە گرنگەکانی ئەوە بوو ئێمە کەسەکانمان ناسی من مەسەر لە تەلەڤیزۆنی کەرکووک نەمبینی نەمەزانی کەمال مەزەر ڕەنگی چۆنە چۆن نییە ئەگە کتێبێکی دەستکەوتایە دەزانێت نەمەزانی عەزەزی سەڵات ڕەسوول ڕەنگ و ئیری نەمەزانی نەسرین شێروان چۆن نەمەزانی عایشەشان ڕەنگی چییە نەمەزانی محەممەد عارف جەزایی چۆنە عەلی مەردان چۆن هەموو لە ڕێگەی گشتمان ئێمە یعنی لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە ئیستا تۆ من لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە ئیستا لە ڕێگەی ئەم کەناڵی ئەوە لەم بەرنامەوە کۆمەڵی خەڵک منەبینێ کە بڵێ زایرشکوڕ لە فڵان بەرنامە بینیمە یەکێکی ئاوایە ئەو تەلەڤیزۆنی کەرکووک ڕنگدانەوە ئەزانتیە وێنەی کەرکووکی ئەگواستەوە هەم بۆ شارەکان تر کە بۆ فەزایش کەرکووکی گواستەوە بۆ ئەوروپایش بۆ دەوڵەتە عەرەبیەکانیش ئەوروپایش کوردیش لەوەیە لە تڵاوگە و ئەوەی پێی ئەوترێت لە چالاکیان نەشاتیان گوزەرانیان وەزعیان لەجویان هەموو ئەوانەشی هێنایەوە بۆ ناوشاری ینی تەلەڤیزۆن بووە ئاوێنەیەک هەم ئێرەی پێشانی دەرەوە ئەدا هەم دەرەوەشی هێنایە ناو شارەکە تەلەڤیزۆن ئەوەنە گرنگ بوو ئێستا وا خەریکە ڕۆڵی دەبێنەوەش بۆنەی ئەم تەکنەلۆژیای تازە تۆڕی کۆمەڵایەتی دەستەکان خۆش بێک و پیاسێکی شەقامەکە بین هەندێک شوێنێکتر ببینی فەرموو کاک زاردیار ئێرە هەر بەشێکە لە شەقامی جمهوری ئەم گازینۆی لێرە بەهایکی مێژووی هەیە من پێم خۆشە بێکەوە بچینە ئێرە باسی ئەو یادەوری بکەین کەوتخۆی لێرە ڕوویداوە طبعاً پێیانەوت گازینە نەسەر بەڵێ من ئەمە جەماعەتی کەرکووک و ئەدیب و نووسەران و زۆر موقعەکەشی زۆر خۆش بوو ئۆرزی بە تەنیشتێ بوو مەتبعی جمهوری بە تەنیشتێ بوو کاک زار ئێرە هەر بەشێکی تری شەقامی جمهوریەوە ئەم شوێنێکی ئێستەمەلی دانیشتوونیشەکە لە کافتریاکانی ئەم شەقامەکە جاران ئێرە گازینۆ نەسر بووە ینی باسیەوەت کرد کە لەو سەردەمەی کە بزوتنەوەی ڕوانگە کە بزوتنەوەیشی ئەدەبی باڵێن هاوچەرخ بۆ لەو ساڵانە لە سەرای هەفتاکان سەری هەڵدا لە سلێمانی و لە شارەکانی تری عراقیش لێرەش لە کەرکووک لەم چایخانەیەوە لەم گازینۆ نەسرەوە بزوتنەوەیکی لەو جۆرە دروست دەبێت پێم خۆشە خۆت باسی ئەو مێژوم بۆ بکەی لێرە جەماعەتی کەرکووک ناویان جەماعەتی کەرکووک بوو چۆن ئێمە لە بەغدا مەسەلەی حەداسە نازک مەلایکە و بەدر شاکرسەیە بووانە لە کەرکووکیش لێرە جەماعەتی کەرکووک بوو چۆن لە کفری جەماعەتی کفری بوو لە سلێمانی ڕوانگە بوو لە ئاموشێنەکان لە کەرکووکیش جەماعەتی کەرکووک سەری هەڵداست جەماعەتی کەرکووک تێکەڵ بوون لە کورد و عەرەب و تورکوان و مەسیحی مەسەلەن بۆ نمونە سەرگون پۆڵە جان دەمۆ زودی داودی قەحتان هورمزی محەیدین زەنگە ئەمانە جەماعەتی کەرکووک بوون جەماعەتێک بوون زۆر بەهێزیش بوون دواتر لێرەوە سەفەریان کرد چوونە بەغدا لە بەغدایش دژایەتیە زۆر کردن لە بەغدا خۆتە زانی چایخانەکانی بەغدا دابش بوون ئەمە گازینۆی پەرلەمان بوو ئەمە گازینۆی کەسوم بوو ئەمە گازینۆی عەبدولحەلیم بوو ئەمە گازینۆی بەرازیلی بوو هەر جەماعەتێک لە شوێنێک جەماعەتێک و شوێنی خۆی هەبوو ئەلێرێش لە کەرکووکە جەماعەتی کەرکووک لێرە دانیشتن بە لێرە مناقەشات ئەکرا و لێرە باسی ئەو هینانەکە تا ئێستاکەیش یانی کتێبەکان ئێستا من لە کتێبەکە کتێبی فازڵ عەزاویم لەلایە ئیتر ئەو جەماعەتی کەرکووک بوو ئەلێرە ئەم جادێ ئێرە ئەم گازینۆیە جگەلەوەیش ئێرە ملتەقایەک بوو کتێبخانەی ئاسۆ بەرامبەر تو بوو ئەلەوێەوە لە پشت منەوە ئۆرزی بوو ئۆرزی باگ بوو لەو دی ئۆرزی باگەوە چاپخانەی جمهوری بوو چاپخانەی جمهوری چاپخانەیەکی گەورە بوو زار پێم خۆشیانی باسی ئەو موقعی کەرکووک
شارێکی دانەبراوە لە بواری ئەدەبی لە بواری ڕۆشنبیری لە بواری هوەری ینی چەندین ئەکتەرمان هەیە ئەکتەرە ینی بەناوبانکەنەوەنش کە دواتر هاتنە سلێمانی ئەوە کاک ژیادڵپا کاگالی کەریم کاکجەری زەنگەنە کاکسێن میسری یانی زۆر لە هونەرمەندانی تریش ئەمیان لە کەرکوو گەورە بوون و ینی نووسەر و ڕۆشنبیرەکانی شەم شارە لە کۆنەوە چاپخانەی تیا بووە زوتنەوەیکی ڕووناکبیری و ڕۆشنبیری گەورە لەم شارەیە هەبوو وەکو خۆت باست کرد هەر بەرامبەرمان لەم کۆڵانە چاپخانەی با بڵێن جمهوری هەبووە یەکێک لەو کەسانەی کە لەم شارە لە سیەکان چاپخانەی هەبووە محەممەد ئەمین عسری ینی یەکێک بوو لەو ڕۆشنبیرە دەگمەنانەی کورد کێ بۆ یەکەم جار دیفاعیان بەرگری لە کوردبوونی کەرکووکەکە پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی محەممەد ئەمین عسری چاپخانەکەی لە سیەکان و ڕۆڵی ئەو وەکۆی کە کەساتیەک توانێتی لە سیەکان کە ئەو سەردەمە وەزئی کەرکووک ئینگلیز و لەو سەردەمەیانی لێرە توانێتی هەم کتێب چاپکە هەم بەرگری لە کوردبوونی کەرکووک محەممەد ئەمین عسری ینی چاپخانەی تەرەقیدانا چاپخانەی محەممەد ئەمین عسری ئیتر ناوەکانی جۆراجۆر بوو لە ناوڕاستی سیەکانەوە ئەو لە هەوڵا بوو چاپخانەی ئەهلی چاپخانەی تر هەبوو لە کەرکووکە ینی لە سەرەتای هاتنی ئینگلیز و ئەوانەیە چاپخانەی بەلەدێ هەبوو لە کەرکووکە تەنانەت ینی نەجمەت کەرکووک یەکێک بوو لە بڵاوکراوەکان لە کەرکووکە دەرچوو بە زمانی تورکی و بە زمانی عوسمانی بە زمانی ئینگلیزی ئەوانە پێش ئەوەی زمانی کوردی تێ بکەوێت ینی ئەو لە کەرکووک دەرەچوو وەختە ئەو چاپخانانە دەرەکەم بەڵام محەممەد ئەمین عسری وەرچەرخانێکی گەورە بوو وەکو چاپخانەیەکی ئەهلی وەکو وەرچەرخانێک بۆ کتێبی کوردی تەنانەت مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس کتێبی لە چاپخانەی لای چاپخانەکەی محەممەد ئەمین عسری کردووە دیوانەکانی عەلی باپیر دیوانی کوردی دیوانی شاعیرەکان کشتی ینی لەبێ بەڵام بەم شێوەیە نەبوو ینی چاپەکانی ئەو وەختە خۆتەزانی ینی ئەو چاپخانە دیارە مێژوویانەیە لە کەرکووک هیچ پاشماوەیە شوێنەوارێک لە کوێن ئێستا محەممەد ئەمین عسری کوڕەکەی ماوە من خۆم چاوپێکەتون لەگەڵا کردو ناوی عەباسە ئێستا ئێوە وەختانە بە ڕۆژێک لە ڕۆژاباتنا ئەچوین سەرمان لێدا هەر لەو بەریش کە چاپخانەکەی لەو بەر بوو کوڕەکەی هەر لەوەیە هەندێک لە ئالات و هەندێک لەو چاپکراوانەی لە لاماوە ئەو چاپخانە یارەمە تۆ لە کتێبەکەی خۆت باست کردو ئەمە هەم وێنەی محەممەد ئەمین عسری و کەسایەتیە ئەو کتێبانی کە لەو سەردەمە چاپی کردوون خورشید و خاوەر ئەمیر ئەرسەلان مەسەلەن کتێبی شێخی سەرعان ڕۆستەم و زۆرا بەڵام ئەوی کە سەرنجی منی زۆر ڕاکێشا ئەم ئاگاداریەیە کە بەنای خۆیەوە خاوەنی چاپخانەی معارف لە کەرکووک ینی بۆ قەومی نەجیبی خۆم بۆ خەڵکی کەرکووک بڵاوی خۆی ئەسەل لە ناوەڕاستی سیەکانە ینی لەوێ ئاگاداری بڵاو کردەوە بۆ خەڵک کە ئەگەر کتێبێکیانەیە یان شتێکیانەیە بۆ چاپ بیهێنن ناساندنی خۆی وەکو کوردێک لە بوارێکی شا کە یەکجار حساسە کە بواری ڕۆشنبیری پێوەڕاستە بواری کتێبی پێوترێت چاپ کردنی پێوترێ ئەم پیاوە ڕۆشتووە ئەڵمانیا گەڕاوە چوەتە قاهرە مەعرەز کراوەتەوە ئەوانە کراوە چاپخانەی هێناوە لێرە وەرچەرخانێکی گەورە بووە لە کەرکووکیانی دەستەکان خۆش بێ پێم خۆشە بێکەوە بچین بۆ کتێبخانەکەی جەنابەت سەرێکی ئینسایکلۆپیدیاکە بکەین ئەچین بەسەر چاو زۆر سپاس. زایدیارە ئێرە بەشێکی تری شەقامی جمهوریە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لێرە ئەم خانووە زۆر کۆنەیە کە دیارە جگە لەوەی خانووەکە وەکو خۆی ماوە دەستکاری نەکراوە تەنانەت کەلوپەلی ناوی بۆ ئۆتۆمبیلەکانیش وەکو خۆی وەستێنراوە دەستکاری نەکراوە مێژووی ئەم خانووە ئەمە هیچیە بۆچی بەم شێوەیە ماوەتەوە ئەم خانووە درست کردنی ئەم خانووە گەڕێتەوە بە ساڵی 1950 ماڵی سوداد ئاوچیە سوداد ئاوچی یەکێکە لە مەحامێ بارزەکانی کەرکووک و بنە ماڵی ئاوچی ئەوە خۆی خوشکەکەیتی هەر یعنی خۆشی خێزانی پێکەوە نێنا و خوشکەکەشی پێکەوە لێراژە ئێستا ڕنگ بە پیر بووبێتن و هەنێک گەنجی خۆیان هەیە دێ خزمەتیانەکە باوکی ئەم سوداد ئاوچیە لە بەڕێوەبەرایەتی فەرمانگەی تەندروستی سلێمانی بەڕێوەبەر بووە و تەنانەت ئەمە من چاوپێکەوترێکم وەختی خۆی کرد لەگەڵیانە بۆ جارانی کەرکووک ینی ئوسیلەیەکیان هەیە وەختی خۆی حەبسەخانی نەقیب کە چووە بۆ حەج بە دیاری بۆیان هێناوە تا ئێستا لایەن ماوە بەشێکن لە مێژووی ئەم شارە بەشێکن لە مێژووی سلێمانیش لە ڕووی تەندروستی لە ڕووی پارێزەر و محامەوە تەنیشتیان سینە مەسڵاحەدینە سینە مەسڵاحەدین خاوەنەکەی کاک نەوزاد ئاوچیە
کاک نەوزاد ئاوچی خێزانەکەی دکتۆرە ئەنیسە ئاوچیە. دکتۆرە ئەنیسە ئاوچی یەکێک بوو لە مرەشەحەکانی مام جەلال بۆ ئەوەی ببێتە جێگری سەرۆک کۆمار وەکو پێکاتەی تورکمان. نەوزاد ئاوچی سینەما سەعادی ساڵی 1960 دروست کرد. یەکەم فلیمیش فلیمێکی هندی بوو، ناوی جانوار بوو، شامی کابور. یەک هەفتەیەکیش بە خۆڕایی بە خۆڕایی بوو لە سینەماکە. دیارە باڵەخانەکە ماوە ئێستا چی ئەم باڵەخانەیە؟ تا ئێستاوەتانە پێشی بووەتە ئەم مارکێت و بووەتە کۆمەڵێک ینی دوکان و ئەو شتانە، بەڵام ژوورەوەین سینەمای زیاتری تیاوە. تۆ لەم کتێبە باسی مێژووی سینەمەکانی کەرکووک ئەمە تازەترین سینەمایان بوو. سینەما ئەتڵەس هەبوو، سینەما عەلەمێن هەبوو، سینەما سیندیبات هەبوو، سینەما خەیام هەبوو. ئەمانە کشتی سینەماکانی کەرکووک بوون. دەستەکانە خۆش بچین بەرەو خوارتر و هەندێک شتی تر ببینی فەرموو. کاک زاهێری ئێستا هەر لە شەقامی جمهوری لە کتێبخانەی دیالۆکین کە دیارەم کتێبخانەیەکی جەنابتە ماشەڵڵا کتێبخانەیەکی گەورە بە هەزاران ناونیشانی لە خۆگرتووە جەنابەت سەرپەرشتی ئێراکەی. ئەم پرۆژێت لەکەیەوە هەیەوە چۆن دادمەزران؟ ئەمە دابەزرانی ئەم ناوەندە هەر خولیان بوو، یعنی مەسەلەی کتێب ئەوانە زیاتر بر پەیوەندی بە دریای نووسین و کتێب و ئەوانەوە هەیە. هەر هاتیرەوە وەختی خۆی داوام کرد لە ڕێگەی مەڵبەندەوە ئێمە یاری وەکو مەڵبەند ببێنە خاوەن کتێبخانەیەکی گەورە لە کەرکووک. لای کەرکووچەکان باوی کتێبخانە نەماوە، خەڵک نایە بە لای کتێبەوە وەک سلێمانی نیە، سلێمانی چەند ناوەندی تایە و بای خۆی خەڵکیە بەسەر بەعام خوێنەری کتێب کەم بۆ تۆ کەمبووەوە، بەڵام لە کەرکووک سفر تەکنەلۆژیا زۆر دەوری هەیە، لە کەرکووک سفر بووە، بەجارە سفر بووە و تاو یاری کتێبخانە بەداخەوە دایەت یعنی حەزەکەی تۆ لێرە ببزانێت هەر دوو کنتڕۆڵ تێناکاتەوە. تەنانەت نووسەرانش بەلای کتێبە نایەنەوە نایە نەوەیکی تازە هەیە، ینی تەڵەبەی زانکۆن ئەوانن زیاتریش عنسری کچان ینی گرنگی ئەدەنە کتێب کوڕان نایدن. کوڕان بەداخەوە زۆری خەریکی گازینۆ و نێرگەلە و شتانن بەداخەوە کچەکان باشترن ینی بەلای دەستەکان خۆش بکاک زایدیارە تۆ ئەرچی خۆ جێبەجێ کرد و پرۆژەیەکی جوانە بۆ کەرکووک. من پێم خۆشە باسیشی ئەم پرۆژەیە بکەین، پرۆژەی ئەنسایکلۆپیدیای کەرکووک کە جەنابەت ئیشت تیا کردەوە ساڵانێکی زۆر خەریکبیوە دەبەرگە و ڕاستی ئەمە کارێکی زۆر جوانە لە مێژووی کەرکووک و مێژوو بەڕاستی ئەم ئیشە بە شانازی بۆ ئێوە باسەکە. من پێم خۆش هەندێک لەو وێنانە ینی ماشەڵات دەبەرگە فرێ هەمی ناکەوین، بەڵام وەکو هەڵبژاردەیەک سێری هەندێک وێنە بکەین. ئەم وێنەیە سەرنجبینی ڕاکێشە حەبسەخانی نەقیب لە ماڵی مەلا قادری ئیمام دیارە لە گەڕەکی ئیمام قاسمی کەرکووک گیراوە. بەڵێ حەبسەخانی نەقیب پەیوەندیەکی ینی زۆر قوڵی هەبووە لە کەرکووکە لەگەڵ بنەماڵەکانە، تەنان لەگەڵ بنەماڵە تورکمانەکانیشان بۆتانم باس کرد، ینی لەگەڵ ماڵی سودا داوچی ینی کە سودا داوچی ئەوەی خانوەز ئارەکۆنەکەی هەیە لە شقامی جمهوری مستیلەکەی بۆ هێنامستیلەکەی بۆ ناو باوکی دکتۆر بووە لە سلێمانی علاقەیەکی یەکجار حەبسەخانە هەبوو هیدیانە بووە. جگەلەوەش حەبسەخانی نەقیب علاقەی هەبوو لەگەڵ شەکرەخانی هی بنەماڵەی تاڵەبانیەکان و بنەماڵە تورکمانەکانە علاقەیەکی زۆر بتەوی هەبووە، بۆیە حەبسەخان و وجودی حەبسەخان ئەتوانم بکەمە دوو بەشەوە، بەشێکی کەرکووکیە بەشێکی سلێمانیە ئاوایە. دەستەکان خۆش بێک. ئەمەش چەنوێنەیەکی کەسایەتی دیار مامۆستا ڕەفیق حیلمیە تەمەن لە تەمەنی جیاواز وێنەکان گیراون لەم ئینسایکلۆپیدیای هەیە. بۆچی دیارەمە وێنێکی مامۆستا ڕەفیق حیلمی و شێخ محمودی نەمرە کۆمەڵێک وێنەی تری مامۆستایە لە هەندێک شوێن بۆ لە ئینسایکلۆپیدیای کەرکووک بۆ نمونە باسی مامۆستا ڕەفیق حیلمی کراوە و گرنگی زۆری پێدرا. واسە ڕەفیق حیلمی ئەویش یعنی یەکێکە لەو کەسانی تەنانەت قسە هەیە کە لێرە لەدایک بوو بێت لە کەرکووک وەختی خۆی لەم گەڕێکی بەقاسەوە. ئێمە نووسەرێکمان هەیە
ڕێک بێ بیست بێتان ئەویش کۆچی دوای کرد سەبا بازرگان بەڵێ کتێبی هەیە ئەوانەیە علاقەیەکی خزمایەتیان هەیە سەباح بازرگان و ماڵ ڕەفیق حلمی ئەو باسی ئەکرد ئەوتی یانی ئیتیمابوونیان بۆ کەرکووکەوانە ڕەفیق حلمیش ئەو ئیتیمایی هەیە لە کەرکووکە زۆرتەوە هەندێک ڕسمی مامۆستا بەشیر موشیر لەگەڵ مامۆستا ڕەفیق حلمی و لەگەڵ شاکر مەجرووم کە لەو ساڵانە گرتویانە و کۆمەڵێک هاوڕێ بەڕاستی ئەم وێنانە زۆر مێژوی و وێنەی زۆر جوان و تەریخین کە لەو ساڵانە گیراوە و دوکانێکی کاک بەشیر موشیری دیارە ناوبانگی هەبوو لە بەغدا ئەزانی یعنی لە زۆربەی نووسینەکان تەنانەت دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوڵ ئەوانیش باسی ئەکەن زۆر ڕاست یعنی کەسایەتیەکی میحوەریە یعنی لە ناو کوردان چ بۆ کەرکووک چ بۆ سلێمانی چ بۆ هەولێر و بۆ ئەوانە یەکێک لە کەسایەتیەکانی دیارە شاری کەرکووک سەیدەلی فەخری کە دیارە لەسەر شەقامی جمهوری باست کرد لە پەنجاکانەوە دەرمانخانیان هەبوو هەموو کۆمەڵە گوێنەی ئەوە دیارە لەگەڵ هاوڕەکانی لە کۆلێژی سەیدەلی لە بەغدا گرتویانێکێک لە کەسایەتی دیارەکان لە کەرکووک کاک فەخری یعنی یادی بەخێر کۆچی دوایی کرد لەم چەند ساڵی ڕابردووە وەختی خۆی کە لە تەلەڤیزۆن کەرکووک بەرنامێکیشمان لەگەڵا کرد کاک فەخری یەکێکە لە کەسایەتی هەرە دێرینەکانی کەرکووک دوای ئەوە لە 55 کوردێک لە ناو سنتەری شارە لە کەرکووکە کولی سەیدەلەی تەواو کرد بێت و دەرمانخانەی کرد بێتەوە و دەرمانخانەکەشی لە نێوان دووسێ دەرمانخانە بووە لە کەرکووکای دەرمانخانەی تر نەبووە بڵێ کەوا زۆر کۆت بێتەوەوانە بۆیە کاک فەخری یەکێکە لە سەرەتاکانی کەرکووک یعنی یەکێکە لایەنێکی ڕۆشنبیری لە ڕووی یعنی دەرمانسازیشەوە جگە لەوەی سەیدانی بوو خۆشی دەرمانساز بوو کاک فەخری زۆر ڕاست تا ئێستا شوێنی دوکانەکەی هەرماوە و بناوەکانی لەسەرین بەڵێ ڕاست دیارە ئەمە کۆمەڵێک وێنەی کۆمەڵە کەسایەتی ترە کاک محەممەد سابیر لەگەڵ کۆمەڵە کەسایەتی تری کەرکووک لە 1965 لە ئامادەی کەرکووکی کوڕان ئەم وێنەیان گرتۆ وێنەیەکی زۆر مێژووی جوانی مامۆستایانی و ساڵانە شاری بەڵێ محەممەد سابیرش یەکێکە لە نووسەرەکان و کوڕەکەشی هەر نووسەرە کاک نەزاری کوڕی کەسایەتێکی دیارە ینی لە بواری نووسین و لەو زۆر ڕاست ئەمە کۆمەڵە گوێنی تایە کە باڵێن نووسەرانی کورد بەڕەحمەت بێ دکتۆر معرف خەزنەداری لەگەڵایە کاک مستەفا ساڵح کەریم کاک مستەفا نەریمان و زۆر لەو نووسەرانەی تریش لەم وێنانیان بەڕاستی منە یەکەم جارم ئەم وێنانە ببینیم وێنەی مێژووی و زۆر جوان کە ئێوە لێرە کۆتان کردوونەوەی خۆی لە هەولێریش و لەو شوێنانە ئامادەی نەبووە لە کەرکووک ئامادەی بۆ دکتۆر معرف خەزنەدار مامۆستا بووە لە کەرکووک مامۆستای بۆ لە ئامادەی کەرکووکیش وابزار بە خوێندێتی جگە لەوەیش ئێمە لەبیرت نەچێ ینی لە 16 بەدواوە تەلەڤیزۆری کەرکووک کە پێمانەوە تەلەڤیزۆری ڕەشسپی کۆکەرەوەی هەموو نووسەران و ڕۆشنبیرانی کورد بوو لە کەرکووکە ئێمە لە ڕێگەی ئەو تەلەڤیزۆرەوە یعنی هەموویانمان ناسی ئەبادە بە شکل ناسییانمان دەین ناسییانمان ئەمەش کۆمەڵە گوێنەی کەسایەتەکانی ترە وێنەیەکی زۆر دەگمەنی مامۆستا هێمن موکریانی شاعیر لەگەڵ دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ بەڕەحمەت وێ و شاکر خەسپاک دیارە لە 1970 لە میهرەجانی شاعری کوردی ئەم وێنەیە گیرا وێنەیەکی زۆر جوانە شعری کوردی لە ئەو سینەما ئیسلاحەدینە بەتەنیشت ماڵەکەی کاک نەوزاد ئاوچیەوە ئەو میهرەجانە لەو سینەمایە کرا جەواهیریش هات بۆ وێ محەممەد بادی جەواهیری وێنەی کۆمەڵە کەسایەتی جوانی کەرکووکە کاک هاشم کاکەیی عەبدی کاکەیی حەمەد درێژ هەردەوێڵ کاکەی و محەممەد دارتاش لە بەردەمێکێک لە دوکانەکانی کەرکووک ئەمانە خۆتەزانی هەردەوێڵ کاکەی لە مەجای فلکلۆر ئەوانە بەرنامەی کێ بوو کە لە پور لە تەلەڤیزۆری وەختی خۆی تەلەڤیزۆری عێراق و هاشم کاکەیش نووسەرێکی کاکەیە و تەنانەت ئەنسیکلۆپیدیا ئەویش قاموسێکی هەیە لەسەر زاراوەی کاکەی ئەوانە دەستەکانە خۆش بێ ئەمە بەرگێکی تری ئینسایکلۆپیدیاکەیەوە ماشەڵڵا زۆر ینی فریای هەمووی ناکەوین باسی بکەین دەستەکانتان خۆشە بۆ هەموو ئەو وێنە مێژوویانەکە کۆتان کردوونەتەوە هەنی وێنەی زۆر مێژووی کەرکووکی تایە کە لە سەردەمی ئەو ساڵانی کە ئینگلیز لێرە بوون کە سوپای ئینگلیز لێرە بووە کە چۆن لێرە ژیاون ینی وێنەی هەموو کەسایەتیەکانی شاری کەرکووک کە لێرە کۆتان کردوونەتەوە بەڕاستی جێگای ڕێز و تەقدیر ئەم کارە ئەوانەی ئینگلیز خۆتەزاری علی ساڵی 1970 هاتنە ئێرە لە 11 ئازاری 1970 گەیشتنە بەغدا بە ساڵی 1970 هاتنە کەرکووک بە شەڕ نەهاتنە کەرکووک کە هاتنە کەرکووک شەڕ وەستا بوو ئینگلیز یعنی عێراقی داگیر کرد
ئەمەی پێی ئەو ترێ ولای مووسڵ کە کەرکوچی پێوەیە کەرکک و سلێمانی و هەولێر و مووسڵ ئینگلیز بە شەڕ نەهاتەنەوە شارانەوە شەڕ وەستا بوو دواتر یاری لە ساڵی 1970 ئەو وێنەی ئینگلیز کە عەلەمی ئینگلیزیان هەڵکردووە ڕسمەکەی تایە ئەگە ئەلێرش نەبێ لەو لە کتێبەکەی جارانی کەرکک ئەمە وێنەکانە دیارە هاتنی ئینگلیزەکان بۆ کەرکک لە 1970 هاتوونەتە کفری هاتوونەتە دووز هاتوونە داقوق هاتوونەتە ئەوە تا هاتوونەتە ناو کەرکوک یارەمە وێنەی هەڵکردنی عەلەمی ئینگلیزیش یعنی هەر لە کتێبەکەی جارانی کەرکووکە هەیە ئەگە ئەلێرە ئەمە کلاسە سوورەکەی دیارە و کاتە ئینگلیزەکان سوپای ئینگلیز لە پردی داقوق بزانە ئەوەتەنە ئیتر ئەوە لە بەرداوە هاتوونە بۆ زنجیر بۆ ڕێگەیە هاتوون بڵێ کۆمەڵێگە وێنەی زۆر مێژووی ناوازەی ئەو کاتی سوپای ئینگلیزە کە ساڵانێکی زۆر باڵێن لە کەرکوک بوون ناڵێم ینی ئینگلیز بە داگیرکردن لە شەڕە جەنگی جیهانی یەکەمە کەرکووکی نەگرت یاری پێشەوەی بگاتە کەرکوک بوورێ شەڕ کۆتایی هاتوو یاری ئاگربەست ئالاکرا بەڵام ئێتر ئەوە بوو لەگەڵ ئەبیر فەیسەڵ لە سووریادا نابوو فەرەنسیەکان ئەمیر فەیسەڵیان دەرکرد ئینگلیز هێنای لە عێراق کردێ مەلیکی عێراق ڕاستە دیارەمە وێنی کۆمەڵک لە خێزان و باڵێن کەساتەکانی کەرکووکی تایە بەڵام من ویستم پرسیار لای من دروست بە ئەوت لێ بکەم خێزان یا باڵێن خانەوادەی کەرکوک لیزادە کە لە سلێمانی ینی زۆربەی خانەوادەکانیان کەرکوک لیزادە خەڵکی کەرکووکن خۆیان وایان پێوتریان ئەمە سەلێکی ئەو کاتانە خەڵکاتەوە بۆ بابە گۆرگۆر ئەڵێ بابە گۆرگۆر بە گوڕ هاتم بۆ کوڕ هاتم ینی خەڵک زۆراتۆ لێرە مناڵی بۆ ئایا ئەوانە بوون بە کەرکوک لیزادەیان ئەبە یەکێکە لە ئەمار قسێ ئەبە یەکێکە لەو ڕیواتانەی منیش وەکو جەنابەت باست کرد بیستوو بە ینی تەنانەت بنەماڵەی جەماڵاغا جێگری مەڵبەندی سلێمانی یەکێکە لەو بنەماڵانەی کەوا پێیان ئەڵێ بنەماڵی کەرکوک لیزادا یاری ئەو نازناوە بەخشراوەتە ئەو کەسانەی یار خۆیان بۆ خۆیان بژاردووە بەو وەکو نەزرگایە کاتوو دەچە سەر ئاگرەکەی بابا گوڕگوڕ ئەو داواکاری یاریکردەی کە مناڵەکە بووە بە ئیتر ئەو بنەماڵی ئەمە یەکێکە لە ڕێوایەتەکان بن ئەوەی لێ ئەزانم ڕنگ بێ ینی هۆکاری تریشی هەبێت بەتەشید دەستەکانی خۆش بە کاک زاهرێ مامڕۆ زۆر ماندووبان کردی زۆر خۆشحاڵ بووین کە جۆمان لێت بوو چاومان ڕوون بوو ئێوە بەخێر بێت جارێکی تریش بە خێراتتانەکەم بەخێر بێن خۆشحاڵ بوو من لەگەڵتانە دانیشتم لە هەمان کاتیشە نەماتوانی یعنی وەختەکەی ڕاستەبڕاستی هەموو مێژووی کەرکوک و جارێ هەر ئینسایکلۆپیدیاکە هەر بەرجێکی دووسێ بەرنامەی ئەوێ ناتوانین هەموو مێژووی کەرکوک یا هەموو مێژووی ڕووناکبیری کەرکوک لە بەرنامێک باس بکەین ئینشەڵا لە مەجالی تر و لە کاتی تر هەوڵە دەین قسەی زیاتر لەسەر بابەتانە ئەنسایکلۆپیدیا زیاتر لە هەفتا مامۆستای زانکۆ زۆرداری لە نووسینی کردووە ئاسان لێ ئێمە زۆر ڕاستین هەموو ئەو لایەنانەی دڵنیایی دەستەکان خۆش بێن زۆر سپاس بەس ئەو ئەنسایکلۆپیدیا هەم بۆ بەرنامەکەتان هەم کورد سات دەبێ هەیبێت ئەوکو سەر ئینشەڵا بە دەستی خێن و لامانە بێ بە دڵنیایی کەرکوک لای ئێمە گرنگەوە بە تەکیدەوە دەستەخێن و کاری لەسەرەکەی منش خۆشحاڵ بووم جارێکی خۆش بەخێر بێت زۆر داوای لێ بردەی شەکەم لە کەم زۆر سپاس ئێمە داوای لێ بردەکەی هێشتا گەنجی مامۆستا هێشتا گەنجی دەستەکانە خۆش بێت زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان